عزیزەکان دڵخۆشم ئەم ڕۆژ پێتان شادەمەوە لە بەرنامەیەکی نوێە ئەمڕۆ یەکێتی نابینایانی کوردستان ئاهەنگێکی جوانی ڕێخسۆ بۆ مناڵە عزیزەکان لەگەڵمان بن. باشی ناوت چییە؟ نام ئایندە هیوادارم ئایندەیەکی گەشت ئەبێ هەمیشە باشە؟ ئایندە ملوانکە جوانێکی بۆی کڕیوی باوکە تەمە درێژ بێ من ملوانکەم نییە منیش ملوانکێ بکڕم و بیکەمە ملم ها؟ ئافرین ئایندە تۆ منە خۆشەوێ؟ ئایندە گیان تۆ لە پۆلی چەندی؟ لە سێ ئافرین باشە سێ گەورەتریان دوو ئەفەری نەربژین ئایدا لە چوانێکە زۆر باشی زانست و کوردی ئەی باشە کوردی هۆڕاوی خۆشە زانی ئەندی وەڕاوەیەکمان بۆ بکەندی ئەو وەڕاوەیە زانی کاڵێ ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زوبان نایشکێنێ دانەری تۆپی زەمان ئەزانی ئەی گۆرانی دە گۆرانیەکەم بۆ بڵێ هەناری ترش و شیرین لێ بەخەندە و پێکەنین هاڵی سێ و پرتەقال خۆشینە لای مێنا من میوەی پاییزانم ساڵێ جارێ میوانم ئافرین یەک چەپڵی بەهێز بۆ ئەو ڕێچوانەمە هەر بژی ئەی بکەن چۆنی کوڕە جوان باشی ناوت چییە؟ باوان کاکە باوان تەمەنت چەندە؟ حەوت ساڵ باوان نەخوێنی؟ لە پۆلی چەندی؟ لە دووی لە چ قوتابخانەیەکی؟ مامۆستاکانە خۆشەوێ؟ چەندێ؟ بۆ مامۆستاکانە خۆشەوێ؟ ئاڵێ قوتابخانەم خۆشەوێ زانست فێرە بم لەوێ زانست فێرە بی؟ چی و چی فێرە بی؟ کوردی فێرە بی بیرکاری فێرە بی ئەزانی هێتا دەم بۆ ببژێری؟ ئەی ئەتوانی بڵێ A B C D E F G وەکو من ئەی گۆرانیە زانی؟ باشە ئەم جارە کات بۆ گۆرانیەکەم بۆ بڵێ باشە هات بژی تۆ چۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ ناوت چییە؟ ستایش منیش ستایش دەکەم ستایش گۆرانیەکی خۆشم بۆ بڵێ نازانی؟ ئەی مەچەکەم بەرێ
باشی بەڵێ منیش باشم ناوت چییە لیا لیا منە ناسی بەڵێ منیش ناوم چییە زوێنی کورد زیتەڵە ئافرین یەک چەپڵی بەهێز بۆ وەردوومان لە پۆلی چەنی لە پۆلی دووی هەر بژی لە چوانێکا زۆر باشی زانست باشە لە زانستە مریشکتان خوێندووە مریشک باڵندێ وایە مریشک هێلکاکە یان شیری هەیە هێلکاکە تو هێلکا خۆی هێلکە بخۆ چونکە سوودی زۆری هەیە باشە دادی گۆرانێکی خۆشم بۆ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەیپارێزم باتەکەی دەرگا و شوش و پەنجەرێ قوتابخانە گشکاتێ ڕووناکیمان دەداتێ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە هەر بشی یەک چەپڵی بەهێز ئافرین یادێکی خۆش چۆنی کوڕە جوان باشی ناوت چییە سەروەت کاکە سەروەت چۆنی ئەو پۆشاکە جوانانە ئەو پۆشاکی چی پێڵێ جلی کوردی ئافرین منیش ئەمە جلی کوردی بۆ نەورۆزان لە بەرەکەم ئەگەر بچم بۆ گەشت و سەیران لە بەریەکەم کاکە ئەوە تۆ لە پۆلی چەنی لە مەکتەب نی پێ خۆشە بچیتە مەکتەب نەوەڵا باشە ئەی وەرزشە پێ خۆشە ئەی چی پێ خۆشە هیچم پێ خۆشە بۆ گۆرانیە زانی گۆرانیش نازانی ئەی ماچەکەی بە من هەر بژی تەمە درێژ بی سپاس چۆنی باشی ناوت چییە باوان منە خۆشەوێ ئەو چی و پۆشاکە جوانانی بۆ کڕیوی دەمە مەگراخن کێ ماچێکم بەرێ وەرە باوان گۆرانیە زانی دەی ماچ لە تۆش وەرە ماچێکی بکە دەی کە خۆش بوو ماچەکەی هەر بژی باوان گۆرانیە زانی تۆ منە خۆشەوێ منیش تۆم خۆشەوێ منم دەراو یەوەش باوان گاز لە پەنجەی خۆم بگرم بێنە گاز لە پەنجەی تۆش بگرم وەرە گۆرانیەکم بۆ بڵێ باوان باوان وەرە ماچێکم بەرێ یەواش چۆنە بێ دەست لە چاوی من بەی لێنە منیش دەست لە لوتی تۆ بم ماچێکم بەرێ دەی گۆرانی بۆڵی باوان دەی وەرە لێ دەست خۆش باوان گیان هەر بژی چۆنی باشی ناوت چییە ڕەوت تەمەنت چەنە 10 ساڵی ئافرین ڕەوت تۆ خوێنی نەخێر باشە من نەخۆشەوێ ناوی زیتەڵە بیستووە منیش ناوی تۆم بیستووە ئەتەوێ بین باوڕێ دەوەرە باوەشم پیاکە و ماچەکەم بەرێ ئافرین ڕەوەنجا تەمە درێژ بی زۆر سپاس بۆ تۆ چۆنی باشی ناوت چییە ناوت چییە ئافرین تەمەنە چەنە یەک نەزان تۆ چەند ساڵی تۆ 5 ساڵی وایە وەرە گۆرانیە زانی ئەدی گۆرانیەکم بۆ بڵێ نازانی ئەی نوتەی خۆش ئەویش نازانی دەسە قوڵێکی بەهێز بۆ من ئافرین هەر بژی ئافرین تەمە درێژ بی چۆنی باشی ئەیە وەرە و قژە جوانە چییە سەیری خرشی من کە خرشی من جوانتریا خرشی تۆ هی من خرشی من جوانترە گاڵتاکەم خرشی تۆ زۆر جوانە بەڕاستی جوانە ناوت چییە ئەی تەمەنە چەنە هەر بژی کوڕە جوان بەڕاستی تۆ زۆر جوانی ماچێکم ئەیتێ ئەی تۆ ماچی منەکەی ئەی کە خۆش بوو ماچی کردم ببین باوڕێ تۆ وەرە باوەشت پێ بکە ئافرین تۆ ئاوڕێ منی ئیتر باشە گۆرانیە زانی نازانی ئەی نوکتە ئەیە زانی هەڵپەڕی بێکەوە ئەیە زانی چەپڵێکی بەهێز بۆ من لێی دەی سپاس هەر بژی کوڕە جوان چۆنی کوڕە جوان باشی ناوت چییە ئارۆس ئەی من
زیتەڵە زیتەڵە ئافرین زیتەڵە من زیتەڵەم تۆش زیتەڵە بە باشە باش لە قوتابخانەی بەڵێ لە چەنی چوار بڕە زۆر باشە ئەی دوای چوار پۆلی چەندە پێنج ئەی دوای پێنج شەش ئافرین هەر بژین باشە گۆرانی شتی وازانی نازانی ئێزای نوتێکی خۆشم بۆ بگێڕیتەوە ئەی باشە ڕۆژانە تۆ بەچیەوە سەرقاڵی ڕۆژانە ئافرین هەر بژین وانەکانە بە باشی خوێنە بۆ ئەوی لە پاشە ڕۆژە ئایندەیەکی گەش هەبێ باشە هەر بژی ماچەکە مەریە ئافرین تو ئاورە تۆم زۆر خۆشەوێ زانی زۆر سپاس بۆ تۆ منی خۆش دەوێت بەچی بۆ لای واوڕێترمان چۆنی کوڕە جوان سەیری و پۆشاکە جوانانە ئەیا وار بەڕاستی پۆشاکەکانی زۆر جوانە قژیشی زۆر جوان دایەناوە تۆ ناوە چییە؟ ئەژی تەمەنە چەنە؟ چواردە بەقەدەر منیشە بێ ها باڵامان بەقەدەر یەکە کاکەژی ئەخوێنی لە پۆلی چەنی؟ لە پۆلی حەوت بڕە زۆر باشە تۆ قۆناغەکانی خوێندنە زۆر باش بەڕێ کردووە بەردەوامی لە خوێندن باشە هەر بژیت وەرانی ئێزانی؟ نازانی؟ ئێزایی چەپڵەیەک بۆم لێی دەی چەپڵەیەکی بەێز هەر بژیت بڵێ هەر بژی زیتەڵە ئەفەرین هەر بژی سپاس بۆ تۆ چۆنی کوڕە جوان باشی ناوت چییە؟ ئەفەری کاکە هێژە تەمەنە چەنە؟ 11 ساڵ ئەخوێنی؟ ئافرین لە پۆلی چەنی؟ پێنج زۆر باشە یەک پرسیاری لێکەم ئەو کەمامەیە بۆ بەستووە وەیە پارێزیە لە چی؟ لە ڤایرۆسی کۆرۆنا ئافرین ئەی باشە چی بەو کەسانە ئەڵێ کە خۆیان ناپارێزن بۆچی؟ بۆی ئەوەی ئەوانش خۆیان پارێزن بۆی تووشی نەخۆشی نەبن وایە؟ تۆ دەسەکانە پاکە شوێ ڕۆژانە ئەبێت دوای هەر دەست لە شتیانێک دەسەکانە پاک بشۆی وایە؟ وەرانیەکم بۆڵێ ئەی باشە چی بۆکەی چەپڵەیەکم بۆ لێی هەر بژی زۆرم خۆشەوی باچەکم بەرێ هەر بژی هاوڕێکەم چۆنی کچە جوان باشی قشە درێژە کە جوانە ئەوە قشە ئەوە بەچی درێژ بۆتەوە بەردەوام بەیشۆی وایە؟ ئافەری شاپۆی بۆ خۆشیشی لێ باش ناوت چییە؟ دنیا لە خوێنی تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی چوار لە چوانێکە زۆر باش لە کوردیا ئافرین پیتەکانە مووی خوێندووە؟ ئەیە زانێتان دەم بۆ ببژێری؟ ئادەی 1 2 3 4 5 6 7 8 9 هەر بژی ئافرین یەک چەپڵی بێز بۆ خۆم دەست خۆش دنیا گیان چۆنی کچە جوان باشی؟ منیش کە تۆ بینم زۆر باشە تۆ زۆر جوان و پاک و خاوێنی سەیری و پۆشاکە جوانانەی کەن سەیریکە کە جوانە ماچەکمەی تێ ئەی تۆش ماچێکی منەکەی ماچی کردم بەڕاستی خۆش بوو تۆ ناوە چییە؟ سیڤان ئەی من ناوم چییە؟ ناوەکانمانەوەنە لێکەوە دوور نییە وایە؟ تۆ لە پۆلی چەنی؟ شەش هەر زۆر باشە ئافرین باشە لە چوانێکە زۆر باشی؟ بیرکاری ئەی بێ خۆشە لە ئایندەیە بی بەچی؟ دکتۆری گشتی ئای سکم ئەگەر من نەخۆشکەوە بێم بۆ لاو چارەسەری منەکەی؟ زۆر سپاس منە بیر نەچێتەوە تۆ کە گەورە بووی منیش پیرە بمە کاتە یەم بۆ لای تۆ چارەسەر بکەی باشە؟ هەر بژی گۆرانی ئێزانی؟ ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ 1 و 2 ڕابەز و 3 و 4 بکەهار 5 و 6 گوڵاگەش 6 و 7 چوومە گەشت 8 و 9 هەر بژیت تۆ زۆر سیرەکی تۆ زۆر جوانی زۆر عەقڵی هەر بژیت تەمەند درێژ بیاوڕێکم ببین باوڕێ دەباوەشێکم پێکە خۆش مەوێی زۆر سپاس هاوڕێکم کاتێکی خۆش بۆ تۆ سپاس